جارێکی دیکە دابەشکردنی موچە لە هەرێمی کوردستان کێشەی تێکەوت بە تایبەت کە 6 ڕۆژ بەسەر وادەی یاسایی دابەشکردنی موچەدا تێپەڕیوە و هێشتا زۆرینەی فەرمانبەران موچەیان وەرنەگرتووە. پێشتریش وەزارەتی دارایی هەرێم ڕایگەیاندبوو ئەگەر سیولە لە بەردەستدا بێت ڕۆژی یەکشەمە سیوێکی 10 موچەی وەزارەتێکی دیکە دابەش دەکرێت. هەفتەی ڕابردووش ئاوات شێخ جەناب وەزیری دارایی هەرێم سەردانی پارێزگای سلێمانی کرد و لەگەڵ پارێزگار کۆبووەوە. دوای کۆبوونەوەکەش ڕایگەیاندبوو نەگەڕانەوەی بەشێک لە داهاتی هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە کێشەی کەمی سیولەی دروست کردووە و بەو هۆیەوە ئەگەری دواکەوتنی موچە لە ئارادایە. لەلایەکی دیکەوە بەرپرسانی حکومەتی هەرێم لێرە و لەوێ باز لەوە دەکەن کە چاوەڕوانی گەشتنی 200 ملیارەکەی بەغدان تاوەکو موچەی سەرجەم وەزارەتەکان دابەش بکرێت. ئەمەش هاوکاتە لەگەڵ بڵاوبوونەوەی چەند زانیاریەک کە باز لەوە دەکەن دوای چەندین داواکاری حکومەتی هەرێم و با تەکلیفی موقتەدا سەدر شەوی ڕابردوو مستەفا کازمی سەرۆگۆزیرانی عێراق ئیمزای لەسەر ناردنی 200 ملیارەکە بۆ هەرێم کردووە. ئەم دەستی و بگرە و بەردەیە لە دابەشکردنی موچەدا کە هەموو مانگێک بەرۆکی فەرمانبەرانی هەرێم دەگرێت وای کردووە فەرمانبەران هیچ متمانەیەکیان بە دۆخی ئابووری و سەرچاوی داهاتی خۆیان نەبێت کە ئەم بێمتمانەیەش دوجار لەسەر کۆی جموجوڵی ئابووری و دۆخی بازاڕ و کەسابەت ڕەنگ دەداتەوە. بەشێک لە چاودێران دووپاتی دەکەنەوە لە ئێستادا کە نرخی نەوت دووقاتی ساڵی ڕابردوو بەرز بۆتەوە. داهاتی ناوخۆ زیادی کردووە و حکومەتیش بەردەوام باز لە بڕینی موچەی بندیوار و چاکسازی لە خەرجی و داهاتدا دەکات گرفتی موچە لە چیەوە سەرچاوە دەگرێ و نەزانینەکە لە ئیدارەدانی داهاتدا لەکوێدایە. ئایا دەسەڵاتدارانی هەرێم مەبەستیانە خەڵک و فەرمانبەران بەردەوام لە قەیراندا بن؟ ئایا کە ئێستا نرخی بەرمیلێک نەوت لە $180ەوەیە چ پێوەرێکی ئابووری پاسا و بە حکومەتی هەرێم دەدات باز لە نەبوونی سیولە بکات؟ ئایا حکومەتی هەرێم چ پلان و پرۆژێکی گەورە و گرنگی بۆ خەڵک ئەنجام داوە تا بەهۆی پارە و سیولەکەم بوو بێتەوە؟ ئایا خەڵکی کوردستان چەند ساڵی دیکە و چەند کابینەی دیکەی حکومەت چاوەڕوان بن تا کێشەیەکی دروستکراوی وەکو کێشەی موچە چارەسەر ببێت؟ لەوانەش گرنگتر حکومەتی هەرێم چاوەڕوانە نرخی نەوت چەندی دیکە بەرز بێتەوە تا چه ئاستێکی دیکە سیاسەتی سگ هەڵگوشین بەسەر خەڵکدا بسەپێنێت تا بتوانێ مانگانە موچەیەکی تەواو بدات. لە هەرێمی کوردستان تا ئێستاش هیچ شەفافێتێک لە داهات و خەرجیدا نییە. ئەوەشی دەگوزارێت نە پلانی ئابووریە و نە ستراتیژی بنیاتنانی ژێرخان بەڵکوەوەی زانراوە سامانی وڵات و قوتی خەڵک لە دەستی چەند حزب و بنەماڵەیەکدایە کە مافێکی سروشتی وەک موچە بە دەستکەوت و ئیمتیاز بە خەڵک دەفرۆشنەوە. ئەگەر نا موچە مافێکی ئاسایی و یاسایی هەر فەرمانبەرێکە و گرێبەستێکی دوولایەنەی کارە لە نێوان حکومەت و فەرمانبەردا کە لە هەرێمی کوردستان هەردەم فەرمانبەرە باجی هەڵە و کوردبینی حکومەتی داوە. حکومەتیش لە هەر قەیران و پێشهاتێکدا زۆرترین باجی بە خەڵک داوە بێ ئەوەی قەرەبوویان بکاتەوە یاخود مافەکانیان لە ڕووی یاساییەوە لە ئەستۆ بگرێت.